ئیسماعیل گیان 3 ساڵ بەسەر کۆچی دوایی نازداردا تێدەپەڕێ کە چی نێوە نێوە لەسەر فەیسبوک و سۆشیال میدیا هەر یادی دەکەیەوە. ئەوە دوایین پۆستی تووە لە فەیسبوک داد نابوو چەند ڕۆژ پێش نووسی بوت خۆزگە بزانی چەندە بیرت دەکەم ئازیزەکەم. ئەو ئازیزە چێیە؟ ئەو نازدارە چێیە؟ وا باسی دەکەی 3 ساڵە. ئەوە بە قەولی کوردەوەی دەڵێ هاوسەرم بوو، بەڵام لە ئاسڵدا یعنی ڕەفیقم بوو، خۆشەویستترین کەسم بوو، زۆر خۆشەویست بوو، دایکی منداڵەکانمە و لە سەرەتای ژیانەوە کە بەیەکەوە وعدی هاوسەرگیریمان بەست، هەر لەو کاتەوە ئێمە زۆر بەخۆشی و بە خۆشەویستی دەستمان پێکرد. لە هیچ شوێنێکەوە هیچ کەسێک نەیتوانێت زەفەرمان پێبەری. زۆر بەشی لەوەیدا دەبینمەوە خۆشەویستی و ئافرەتەکە بۆ من هەر ماوەتەوە، هەر دەشمێنێتەوە. زۆر کەس هەیە دەڵێن کە کەسێک مرد لەوانەیە کەم کەم کەس دەبێتەوە لەبەر چاوی ئینسان، وەلی بۆ من تا ئێستا کەس نەبوو، تۆ باوەڕ ناکەم کەسیش بێتەوە. ئەوە بوو کە ئەو ئافرەتە نەدرۆی لەگەڵ دەکردم، قەت پێی دەگوتم درۆ دەکەی وەنە قەت دەنگی هەڵدەهێنا لەسەرم. ئەوانەی نەبوو جاوە بۆ هۆیەوەی کە خۆشەویستێکی زۆری لە دڵی مندا دروست کردبوو و زۆر بەڕێز و حورمەت بوو، هەر نەکرد لای خۆم لە ناو کۆمەڵگەشدا خەڵکانیشی زۆر دەیانناسی و زۆر دەیانزانی کە چەندە بە قەدر و حورمەتە ئەو ئافرەتە. لە هەموو بوارەکانی لەگەڵ مندا هەبوو، لە هەر بوارێکیدا هەبووامەیە هەبوو. واگەر بەش بەڵکە ئیسماعیل وا بزانم زۆرتر لە 30 ساڵە، زۆرتر لە 30 ساڵە ینی ئەو عیشقە هەیە، شاید بینی 30 تا 40 ساڵ بێ ئەو عیشقە هەبێ. ینی بەڕاستی هەندێک ئەوین هەروە دەمێنێتەوە، ینی چەندین دەمێنێتەوە لە حاڵێکدا ئەو نەفەرە بەچی باست کرد کۆچی دواییش کردووە نازدارخان هاوسەری بەڕێزت، چۆن دەبێ بمێنێتەوە؟ جارێکی وبین و لە قسەکاندا باس کرد کتت زۆر کەیف بە و گۆرانەی دێ برایم خەیاتی دەڵێ ئێمە گیانێکین لە دوو جەستەدا. چ پەیوەندێکی و گۆرانێ بە ژیانی ئەوە هەیە؟ وەڵا قوربان بەڵێ زیاتر لە 30 ساڵ ئەمە لە تەمەنی منداڵیەوە بێەوەی کە بنەماڵەکانمان ئاگادار بن وعدی هاوژینیمان بەیەکتردا بوو، بەیەکەوە هاوژین بین تا کۆتاژیانیش، بێەوەی کە بنەماڵەکانمان ئاگادار بن و بە شێوەیەکی مودەبانە، بە شێوەیەکی وەکە مەسەن وانێکمان نەبوو، بەیەکەوە چاوپێکەوتنمان نەبوو. بڵم چاوپێک چون من لەسەر کار و ئیش بووم و تۆزێک لە وڵات دوور بووم، لەبەرەوە چاوپێکەوتنیشمان نەبوو، بەڵام وعدێکمان بەیەکتردا بوو، ئەو قەولێکە بەیەکترماندا بوو بردمانە سەر و هاوسەرگیریمان کرد. ئەوەی کە بەڕێزش دەفەرمووی ئێمە گیانی چین لە دوو جەستەدا، بەڕاستی لای ئێمە سەلمێنرا. ئەو هاوسەرە بەڕێزەی من کە بەداخەوە ئەو کاتێک کە کۆچی دوایی کرد، من لە دەرەوەی وڵات بووم لە ئاڵمان، ئەویش لە باشووری کوردستان لە قەڵاتزێ بوو و ئەو کاتێک ئەو کۆچی دوایی کرد، ئەو ڕۆژێک ئەو پێی کۆچی دوایی کرد، هەر لە پێم وابێ من بڵم لە ساعەتی 11 ئەوانەوە کە ڕۆژەکەش گەرم بوو، من ئەو لای خانووەکەم پەنجەرەی تێبوون، پەنجەرەکانم هەرتک لاکردن بۆی کە بابێت و بچێت و فێنە بمەوە و فەقەت لیباسی ژێرەوەشم لەبەر بوو، لیباسی تەسک، چون هەوا گەرم بوو. بەڵێ بەس لەبەرەوەی کە وردە وردە هەستم دەکرد سەرمامە، لەو گەرماییدا هەستم دەکرد سەرمامە، هەستام لیباسی گەرم لەبەر کرد، لە تیشێتی ڕابگرێت لەژێر شاڵواری گەرم کونی زستانی تا دەگاتە باڵتۆشم لەبەر کرد. خودی گازی چێشتنانەکەشمان کرد، 4 دانە شۆلەی هەبوو، 4 دانەوانێکی هێجێ چێشتنانی هەبوو، هەر 4یانم هەڵ چون هاوینە شوفاژ لێرەکان کار ناکەن، هاوینی ئاڵمانی. بەڵێ لێرە هەڵیان ناکەن، نایکەنەوەیان مەجبور من گازەکانم هەڵکرد بوو، یعنی ئەوەندەم سەرما بوو، بەڵام نەمدەزانێ ئەو سەرما لە چڕە، من ساڵ و سەلیم بۆچی ئەو سەرمایە هاتە بەدەنیمەوە، بەدەنیم بۆ سارد بووە، یعنی بۆ خۆم پێم سەیر بوو.
بەڵام کەم کەم کات بەرەو ئێوارە بۆ میش دوای دەبوو شەو بەمە سەرکار گوتم با خواردنێک ساز بکەم هەم بخۆم هەم بۆ سەرکاریش ساز بکەم معمولاً زۆرتری کاتەکانیش بەشی زۆری کاتەکان من کە خواردنێکم ساز دەکرد پەیوەندیم پێوە دەگرت و دەمگوت ڕێنوێنیم کە داخواسی تێکم بۆی خۆشتر بێ و دەمزانی بەو پرسپێکردنەی ئەو خۆی پێ جۆرێک دەدی کە بەڵە من نیازم بەوی هەر هەیە بۆ ئەوەی یعنی تۆ مەبەستەوەیە کە بڵێ خواردنت دەزانی وەلی هەر پەیوەندیت پێوە دەکرد و لێت دەپرسی چی تێکەموانە یعنی بە جۆرێک پەیوەندێکە گەرم و گوڕی پەیوەندێکە و بەو شێوایی دەپاراست بەڵێ بەڵێ دەم پاراست و وازە دەکەینێ معمولاً هەموو ئافرەتێک وایە کە پیا و پرسی پێ بکە کە پیا و یعنی یەک دانە وتوێژی گرنگی پێبدا گرنگی پێدان بە ژن بەڕاستی زۆر زۆر گرنگە بەلای ژنەوە ژن خۆی لە جێ خۆیدا دەبینێتەوە بەڵام تۆ کە گرنگیت پێ نەدا ژنیش بەڕاستی گرنگیت پێ نادات وە چەندە تۆ سادی کەیتەوە ئەو دوو ئەوەندە سارد دەبێتەوە کەواتە ئینسان دەبێت گرنگی بە یەکتردا میشە لەبەرەوەی کە گرنگی پێ بدەم و هەست پێ بکە ئێستاش من هەر نیازم بە ئەوە پەیوەندیم پێوە دەگرت و زۆر جاریشە بوو لەبەر نەساغەکەی دەیگوت ئەوەی تێکە و ببوورە کات ناتوانم زۆر دەگەڵت بدوێم دەبێت تەلەفۆنەکەی لە خۆم دوورکەمەوە بەڵام بازم من هەر پەیوەندیم پێوە دەگرت و هەر بە جۆرێک گرنگیم پێدا و یعنی لەوەی کە هەبێ گەورە تووشی بکەمەوە یعنی پێم خۆش بوو ڕێزێکی تایبەت لە منەوە وەربگرێت کە من ڕێزی بۆ دانێم و نیازم هەر پێێتی وامیش ویستم پەیوەندی پێوە بگرم کە ویستم پەیوەندی پێوە بگرم تەلەفۆنەکەم هەڵگرت هێنام تەلەفۆنەکەم بەڕاستی چاو لێ نەدەکرد چون لەگەڵ کەسم پەیوەندیشی دیکەنەوە بڵم وڵا ئەوە تەلەفۆنم بۆ دەیە ئێسێمێسێکم بۆ دەیە شتێک کەسم پەیوەندی نەبوو فەقەت ئەو بوو میش کە چوون بۆ تەلەفۆنەکە دەمێک بوو چاوم نەکرد لەوانەیە بڵم 3-4 سەعاتێک زیاتر بوو 5 سەعاتێک چاوم تەلەفۆنەکەم نەکرد بەڕاستی کە چوومە سەر تەلەفۆنەکەم چاوم لێ کرد یەکیان کاک محەممەد کە دەبێتە ئامۆزای خێزانم ئەویش هەر کوڕی ئامۆزایەکی دایکەمە کاک محەممەد هەمەعەلاق پێڵ لە قەڵازێ ئەو دوو-سێ زەنگی دەدا من هەڵم نەگرت بوو دوای هەر خودی تەلەفۆنی خێزانیشم تەلەفۆنم بۆ هاتبوو وەڵام نەدابەوە دوو-سێ دانە ئەمیش یەک دەفە گوتم خوایە بە خێری جێڕی خوایە بە خێری جێڕی هەر فەوری تەواوی بەدەنم ئاراتی کرد تا زەنگەکەم لێدا دەستم دەلەرزین یعنی وەکو شتێک بڵم ئەوەندەی کە سەرمام و ئەوەندەی دیکەش لەرزیم یعنی پامێک گەی بە دڵت گەی شتێک خەبەرێک بەڵێ زۆر بەداخەوە وارێ وەڵا کە پەیوەندیم گرت و کاک پێشەوە هەڵی گرت ئیدی زۆر بەداخەوە بەدایکم تەواو بوو کاک پێشەوە گوتی دایکم لەبەرەوەی زەنگمان بۆ دای ئیدێمیش نەمزانی نەشەوە نەڕۆژە هەتا پیاز ڕۆڵ لەسەر گازەکەم بوو پێم لەگەڵەوەی کە کەوت بووم چوو کەوت بووم بێ حاڵ بووم لە تاوانی باوەڕم نەدەکرد کەوتیشم وە تاواکە کەوت بووم تاواکە پێما بۆ خۆی چۆ بۆ قەراغەوە بەڵام بڕێکار سوتا بوو وانە بوو کە مەسەن بڵێ دوو کەڵوشت زۆر بکات و ئاژیری ناو ماڵەکە لێبدا شتێکیوە بۆ عەدە نەگەویشت بوو بەڵام دی من کەوتم و گوشەکەش ڕۆیژ بوو بۆ لای ئاچیکەوە دوایە ماوەیەکی نازانم چەندم پێچوو بوو کە هۆش خواتمەوە ڕوایم لەسەر عەرزەکەی کەوتوم زۆرم خۆ ئەوە کرد کاستمەوە دەڕەڵ نەستامەوە خۆم کێشا بۆ لای تەختی خەوەکەم بۆ لای ژووری خەوەکەم هەر لەسەر سینگ کە چوومە لای تەختەکەم هەر چۆنێکی بێ لە سینگم بۆ سەر توانیم بیێمە سەر تەختەکەەوە بەڵام نەمتوانین لا قوشم لە کەمەرم بۆ خوای لە پشتن بۆ خوای نەمتوانی بیێنمە سەر تەختەکە تا ساعت 11 کە دوودانە هاوڕێم هەبوون لە ماڵەکەیدا ینی بەخشاوی دەڵم یعنی ئەوەی کە دڵن قەڵەمی دەست و پێی دەشکێ پیا و ئەوان لێ هەرێ وەڵام من بەیەکجلی ینی لە پێکەوتی شۆک بووم و لە پێکەوتم هەرێ وەڵام دوای ئەو قورانەکە هاتنە ژوورێ دیتیان ئاوە لەو ئەویش هەرگە هاتە ژووری ڕوبەڕووی دەرگای هاتنە ژوورەکەەوە تەلەفۆنەکەم لەوێ کەوت بوو من نەمزانین لەکوێ وەڵامی دیوان تەلەفۆنەکەیان بینی گوتیانەوە چییە و تەلەفۆنە بۆ لێرە و تۆ بۆ لێ کەوتووە چ خەبەرە بۆ ناسەر تەختەکەت دمەڵا بەداخەوە شتێکی ئاوە بۆ پێیان گوت
تمومیش مەسەلات و ناتوان بەس سەتافری وڵای هەڵیان گرتم دوو نەفەری سەتافریکاندان هەموو کوڕێکی ئەفغانی لە خوارەوە بۆ ئەڵمانی باش بوو ئێمە ساڵێک بۆ هاتبووی نەمانزانی ئەڵمانی قسە بکەین ئەویان بان کردە سەرێ و پەیوەندی بە ئەمبوڵاسەوە گرت و ئەمبوڵاس لەگەڵ خۆی هەگەر هاتیشن دکتۆرەکان ئەوانە لەگەڵ ئەمبوڵاسەکەی بوون بە کارتەک و بە لێ هەڵقڕنجین و بە هەموو جوورێک تاقییان کردبەوە داخوا لەکوێت ڕاچەنم لە هیچی مڵانە چەنی بوو تەواوی ڕان و لاق و لە تەریان هەموو شین کردبوومەوە یعنی لە پشتێن دێڕا بۆ خوارێ تقریبەن هەستت نەمابوو هیچ ئەسڵەن هیچم باس پێ نەکرد بوو هەتا و کڵاندیان گوت بە کارتەکەی بەری پێیان ئاوا دەکڕاندی بە پشتی کارتەکەی وەری کۆری باس پێ نەکردووە خۆت نەجۆڵاندووە ئەو کوڕە ئەفغانیش پێی گوتبوون کە بەڵێ هەستی پێ ناکات و بە خۆڕایی عەزیەتی مەکەن لە دەستی داوا و قسمەتە دوایە هەستم پێکرد شانم گیان کەمێک هەڵقورنجی گوتمەوانە دێشن ئیدیچی لێوان هەڵقورنجی فقط لە ڕانوشتیان هەوەشین کردبوومەوە هێدەی لێ هەڵقورنجن و یعنی بێنەوە سەرتای بەڵام نهاتبووە دوای بە ئەمبوڵاسەکەی بردیانم بۆ بیمارستانێکی نزیک شارەکەی خۆمان بۆ شارەی خۆمانەوە ئەوانەکەی نەبوو بردیان بۆ شارێکی کە تقریبا 20 دقەیەک دوور بوو لە شارەکەیمە 20 دقە نیم ساعت دوو شەویش لەوێ مامەوە لەوێ خەواندیانم بەڵام باش بوو شەوی دووەمی ئێوارەکەی وردە و دەتوانین بە دیوارەوە بڕۆم یەکێک لە پرستارەکان کە بینی پێڕاگەیشتنی بەشی ئێمە کە بینیم بە دیوارەکەەوە دەڕۆم لە خۆشیانی دی نەیزانی بڵێ چی خۆشێک چریکاندی و ئیدی هەرەوەندە دەمزانی وتی ئیسماعیل ینی نێوەکەی منی هێنا دەها جار بارە سەردانی دەکردم ئیدی من لێ ئاڵنەوە بچوم بەڕاستی ئەڵمانی نەزانی دوای دووسێویچکەی لەگەڵ هاتنەوە دەکەن بانگی دکتۆریان کرد و دکتۆرێکی هات وەڵا چاوی لێکردم و وتی بۆ خۆت هاتی خوا لە تەختەکەی وتم بەڵێ هەر بە ئیشارە لە نابەوانێک تێن دەگەیشتم وتی زۆر باشە هەر ئۆکەیەکەی تێگەیشتم دوای بە ئیشارە تێگەیشتم کە بەو ئافرەتێڵە بەدەستی بیگرن تۆزێک بابێت و بچی شاید باشتر بێتەوە ئەوزەل دکتۆریش ئومێدی زیاتر بوو یەکوو دەرزی دیکەیان بۆ دەسیڵۆمەکەی کردم و باش بوو بۆ بەیانەکەی بەرەو باشتر چووم وەڵا وەسپیان ڕا مەرخەسیان گوتیان باشێ ئەملایی مەرخەسیان کردم و بەڵام دوای ئەوەش بەڕاستی هەر باش نەبووم لە جەستەوە باش بووم بەڵام دەروون یەکەم باش نەبوو بەڕاستی ئەو وەکو دەڵێن ڕیفۆرمی پێڵەنسی پێڵەن ئەگەر پاک دەبێتەوە تەواو مێشکم پاک بووە ینی من ئەو کاتی یاس پێ دەکەم دفتەر و شتەکانم هەیە لەوانەیە بڵم 30% ئەڵمانیم فێر ببووم کە وانە بڵم بتوانم لەگەڵ دکتۆر شتەکان قسە بکەم بڵم ئەو جێگای ئەمانێک بووە بەڵام لەوانەیە بڵم ڕۆژانە فێر ببووم باوەڕ دەکەی هیچم لەبیر نەمابوو هیچ شتێکم لەبیر نەمابوو ینی هەر وەکو جێژام لەسەر هاتبوو شۆکێک بوو ئەو شتانەی پێش ئەو خەبەرەی خێزاند هەموو لەبیر کردبوو تقریبا هەروەڵا تەواو شۆک بووم و داوە سەلماندن کە بەڵێ ئێمە گیانێکی بە دوو جەستەدا ئەوە بوو ویستم حەزت بکەم ڕاستی زۆر گرنگە ئینسان گرنگی بە یەکتردا تا زیندووشی گرنگی بە یەکتر بدەیت ینی ئەو پۆستانەش دانێ بۆ ئەوەی نییە بم هەوێ کەس ناڕەحەت کەم هێندێک لە هاوڵایان جاری وا پێوەنیم پێوە دەگرن کە دەیناسم خێزانیش مناسم میژە ناسم تکایە ئەو پۆستان دامانێ ئێمەش بریندار دەبین ئێمەش بەڕاستی پەرۆشنا وە بیرمان دێتەوە ئەوان وە بیریان دێتەوە بەڵام من هەمیشە هەر لە بیرمە قەت نییە کە بڵم لە بیرم چێتەوە بەڵام پێم خۆشە جاربارەش ئاوا یادی بکەمەوە بۆ ئەوەی کە ئێستاکەنی ئەوانەی کە هەن زۆر بەداخەوە دەبینم جیابوونەوە زۆرە زۆر بەداخەوە لەبەر ئەوەیە نازانن چۆن بەیەکەوە ژیان بکەن بە باوەڕی منەوەیە و نازانن چۆن دەست پێ بکەن دەست پێکردنی ژنیان ژیان دوو شە زیاتر نییە کە گرنگی پێ بدەیت درۆی لەگەڵ مەکات درۆت لەگەڵ نەکات زۆر گرنگە مرۆڤ ئەوەندە ناژی کە بڵێ چەند سەد ساڵ بژی و بتوانی خەرەبووی کەوتەوە ئەو درۆیانەیە ئەو شێوازە هەڵس و کەوتە ناشرینەکە لەگەڵ یەکترەکەین مرۆڤ کە درۆی لەگەڵ یەکتر نەبوو وعدێکی باشی بە یەکتردا بێگومان دوای مردنی شۆک و من هەر بە پەرۆژدە من پێم خۆش بوو لەگەڵ ئەو مردبامەیە بەڕاستی پێم خۆش بوو
هەر لەگەڵەوە من بامە هەر لەگەڵ ویش دێک خەبری ئاویژا بامە زۆر پێم خۆش بوو حەسەن دو یادگاری زۆر جوانی ببرێت خوا دو یادگاری زۆر جوانیشم لەو بۆ ماونەوە و زۆریش خۆشەویستن لەخوا بە زیاد تەربیەتێکی زۆر باشی داون و بۆ من وەک کاک پێشەوا و کاک پێشەنگ یەک لێکی باشتر و ئەڵبەتە زۆربەی خزمان زۆربەی هە دۆست و ئاکان پێیان ناسن یا هاوران لێرەکانی کە بۆ یەک جار بینیویانن ئێستا پێم داوان بەڕاستی حەقت بوو بۆ منداڵان ئەوەندە پرۆش بین ئەوەندە لە تەمەنێکی کەمدا ئەم تێگەیشتون و هەمانجاوە ئەمە زۆربەی لە دەرێ بووم ئەوانە هەموو دەستکەوتی ئەو خۆشەویستە بەڕێزە من کە کۆچی دوایی کردووە ئەوە هەموو وانەکانی وین میوەی ویە بۆ من ماوەتەوە کە من ئێستاکەینە بەهرەیەوە دەگرم ئەو دارە بە شعرێکی خوێنمەوە 21 نوێ ئەو ساڵ لە فەیسبووکت داناوە ڕۆژی لەدایک بوونت پیرۆز بێت نازدار گیان هیچم نییە بیکەمە خەڵات بە چێلی گۆڕتان دڵێکم بوو ئەویش لە مێژە خستومەتە ژێر پێتان بەڵام بۆ بێ بەزەیانە بەجێت هێشتم ڕوح و گیان هەردەم لە یادم دای خۆشم دەوێی ئەی دەست گیران هیچ کەس جێگات پڕ ناکاتەوە بۆ خۆشەویستی ژیان پێشتر شیار وشتیشت نووسیوە سەواد چەند هەیە کاک سمایل وا دەست کردەوە بە شێعر یا هەر ئەوە عیشقا وای لێ کردوویەوە دەست بە شێعر نووسین کە ببەخشە گە خراپشم خوێندەوە دەکەم باش خوێندەوە وەڵاهی من خۆم پێنجم ابتدایی سەوادم هەیە ئەوەڵ ڕەهنمای خوێندوەلی نەمتوانی نەتیجە وەربگرمەوە یەکیانەوەی کە لە دەربەدەریدا بووین یەکیانەوەی کە ئەو ساڵە و بەداخەوە کە من وانێکم دەکرد ئیمتحانات چۆن من لە دەرەوەی وڵاتیش بووین و 2 ساڵ دەرسی عیلمیمان خوێند بوو 2 ساڵ دەرسی کوردی باشووری کوردستانمان خوێندبوو کە هاتینەوە بە متەفەرقە دەرسمان خوێند تەمەنم لەسەرەوە بۆ ئەوە ڕەهنمایی بە متەفەرقە دەم خوێند بەڵام لەگەڵەوەی متەفەرقەش دەم خوێند بۆم نەخوێنرا لەبەرەوەی کە ئەو ساڵە بوو کە کاتیم پێم وابێ سەربەندی ئیمتحانام بوو یا پێشتر بوو چون تەجدیدیشم هەبوون وابزانم بۆ کات تەجدانەوەکەی بوو زیرەک نەبووم لە خوێندندا بەڕاستی بەڵام ئەو کاتە بوو کە شەهید دکتۆر شەرەفکەندی وابزانم 71 بوو شەهید کراوا بوو ئەگەر هەڵە نەکەم 72 ئەوەندەیە بیرم بێ جا ئەو کاتە بوو من بەڕاستی یعنی ئەوەش بوو بە کۆسپێشی زۆر گران لەسەر من کە نەمتوانیم تاانەکەم و ئەوە نمای خەبڵم وە حاصڵم پێنجم سیایی سەوادی چیوانێکم هەیە بڵم مەترەکی پێنجم هەیە بە مەترەک بەڵام نوعی قسەکردن و زۆری قسەکردن و شتت وێ ناچێ وە کەسێکی ئەوە ینی کەم چوو بێ مەدرسەی کەسێکی ئاگا و زیرەک و قسەزان دیاری زۆر فکرم نەکرد مەسەلانەوە دەمکوت حتمەن سەرەوەی دیپلۆمیانە دەرس خوێندەوە بیرەوەرێکشت جێڕایەوە ڕۆژ باس کرد لە سەر کارەکە داوای مەدرەکییان لێکردی مەدرەکی تەحسیلی ئەوەش بە کورتێکە بۆ میژێرەوە پێم خۆشە وەڵاهی وەچی فەرمووی زۆر کەم کەس باوەڕ دەکەن کە من لە پێنجم ابتداییدا بم ئەوەش زۆرتر لەگەڵتەوەی کە لەگەڵ خۆشەویستانی وەک بەڕێزت باسەواد و لێهاتوونەوەی کە هەر باسەواد یعنی ئینسانهای زیرەک سەرکە لەم هەبوو تێکەڵاو بووم ئەوەش یەکێک لە قسمەتەکانی خۆم بووە کە لەگەڵ ئینسانانە تێکەڵ بووم هەمیشە لەگەڵ ئینسانهای لە خۆم گەورەترەوە وەسیەتی باپیرم بووە هەمیشە دەیگوت لەگەڵ ئینسانی لە خۆتان گەورەتر و پیاوتر سەر هاتشۆ بکەن بۆ ئەوەی کە پێی گەورە بن جامش هەروەمان کردووە و لەسەر کاریش بووم 3 دانە برا بوون شرکەتێکیانە من بۆوانم کار دەکرد یەکیان مهندسی ڕاو ساختمان بوو یەکیان مهندسی شرکەتی نەوت بوو شیمی بوو یەکیان ئەبزانم عەلومی تەجروبی خوێند بوو لیسانس عەلومی تەجروبی بوو تکا بە کورتی ئەوەندەی باش سپاس ئەوان پێیان گوتم مەدرەک بێنەوە کە بتنێن بۆ دەورەیەکی بۆ تارانێ کە ئەو دەورەیە بخوێنی بێتەوە بۆ ئێمە زۆر باش بێت و بەشی ئازمایشگا ئەو شتانە مەسەڵەن پێویستیان بۆ وانەکە هەیە بەو ئامۆزشە هەیە بەو دەورەیە هەیە ئەمیش ڕاستی نەیان گوت هەر مەدرەکێک بێت نەشیان پرسی مەدرەک ئەمیش هەفتەیەکە
کاتیان پێدام و چوومەوە سەردەشتە و شتەکانم هێناوە هاتمەوە کە پێم نیشاندان چاویان لێکرد هەرچیان لێکتر کرد و ئەوی گوتیان شۆغیمان پێ مەکە ئەوە هەو نییە گوتم هەر هەوە من لەوەی زیاتر مەدرەکی دیکەم نییە بەڵگەی دیکەم نییە گوتیان بابە ئێمە بەیەکەوە شەربەندیمان کردووە بە فارسی پێڵەن شەربەندی گرێبەست ئەوانێکمان کردووە شەربەندیمان کردووە کە یەکمان گوتێتی لیسانسە یەکمان گوتێتی فەوق لیسانسە دوان گوتیان لیسانسە یەکێکی گوتێتی فەوق لیسانسە کە تۆ ئێستا بوومەتە ناو پێنجم ابتدایی هەتا نەگەیشتووە ڕاهنمایی و لەبەرستانیش وەلی ئەو هەڵسو کەوتەی تۆ وانە ئەو کارکردنەی لە شرکەتی ئێمە دەیکەی ئەو جۆرەی کە شرکەت بەڕێوە دەبەی و ئەو هەموو کارگەرەی بەڕێوە دەبیت و ورودی و خروجی شرکەت کۆنتڕۆڵ دەکەیت و هەموو شتێک بۆ ئێمە کۆنتڕۆڵ دەکەت تا بیمەی کارگەرەکان هەتا نازان چی کۆنتڕۆڵ دەکەیت ئەوە کاری یەک نەفەری پێنجم ابتدایی نییە وتم هەرەوەم هەبوو هەرەوەشم هەیە بەداخەوە وتیان زۆر بەداخەوە بۆیە ئەوەی قبول ناکەن دەبێت عەدەقەل لەسەرەوەی دیپلۆم بی بۆ ئەو دەورەی ئەوەی قبول ناکەن ئەوانیش پێیان سەیر بوو زۆر سەرنجی ڕاکێشام شایەت بۆ نووسیوە ینی زۆر سەیرە بەگشتی دەڵم نەک ڕەنگە هەموو کەس بەڵام زۆربەی پیا و ئەوانی کە خێزانیان کۆچی دوایی دەکا زۆربەیان باسییان ناکەین کە زیادە بنەوە زۆربیان کە کۆچی دوایی دەکا لە ساڵە کەمتر یادە ماوەی دوای ساڵێکی ژنێ دێنەوە و ڕەنگە لە یادیشیان بێ وەلی ئەتۆ تەنیا هۆکارێک کە ئەم پێم خۆش بوو قسە لەگەڵ کەم دیمان لەگەڵ کەم ئەوە بوو کە چەند ساڵە لە فەیسبوک هاوڕێین دەبینم هەر نێوە یادی دەکەوێت یعنی دەڵی دوێنێ فەوتی کردووە دەڵی دوێنێ و شتە ڕوویداوە هەروە مەسەلەن شتەکە بۆ تو تازەیە بۆیە بۆ من زۆر پرسیار بوو دەبێ پیاوێک ئەو شتە چ بێ ئەو ئیشقە چ بێ ئەتۆ هەست بە تاوانێک دەکەی لە بەرابەرەوەیدا لە بەرابەر خێزانی کۆچ کردودا یان بەڕاستیەوە ئەوینە چون ئەو شامەتە تێدا هەیە مەسەلەن دان بەشتیدا بنێ ئێستا دان بۆی دانەکوتر لە منداڵیدا زیرەک نەبووم لە مەدرسەی کە زۆربەی کەس خەڵک دەڵێ کێشەکان دەڵێ کۆمەلگاوە بوو فەقیر بووی نازانە بەرەوە بوو دەرسمانە خوێن بەڵام ئەوە تێدایە کە دان بەشتیدا بنێ بەڕاستی ئەوە هەر ئەوینە یان هەست بە تاوانێکیش دەکەی کەم کارێک لە بەرابەر خێزاندا وەڵاهی بۆ کەم کاریەکەی من ئەوەی کە دەستم هاتبێت لەو کاتی نەخۆشیشیدا زۆربەی خزمان دۆستان و ئاشنایان ئاگادارن و هەتا لە بیمارستانیش نەمدەهێشت پەرستارەکان بیشۆن یا برینەکانی بۆ دەرمانکەن چون دەمزانی ئازاری پێگەێنن ئازارەکەش دەگەیشتۆ سەر دڵی خۆم لەبەرەوەی مەجبورم بۆ خۆم بۆم دەشتەوە بۆم ئەوە دەکردوە زۆریش لە خۆشەویستان ئاگادارن ئەگەر چاو لەو ڤیدیۆکەنەوە حتمما دەزان داخوا من ڕاست دەکەم یا درۆ دەکەم و بۆ کەمکاری هیچ کەمکارێکم بۆ نەکردووە پێم وانییە هیچ کەسیش ئەوەندەی من بە نەخۆش ڕاگەیشتی بێت جا ئەگەر دایکی و بێ ئەگەر باوکی و بێت ئەگەر هەر کەسێکی و بێ من باوەڕ ناکەم کەسێک وەکو من بە نەخۆشی خۆی ڕاگەیشت بێت چون من حتا لە نەخۆشخانەشدا کە بە خەواندرا بوو دەچوم میوەم بۆ دەکڕی میوە فرۆشک لە نزیک بیمارستانەکە بوو دەچوم دەمگوت میوەی ڕۆژم دەوێ من میوەیە کە دوێنێ هێناوتە نایدەم بە خێزانەکەم بەش نەکەم ئەو خۆشەویستی منە و من نام هەیە میوەی دوێنێ پێبنەوە ئەگە ئەوڕۆ بۆم دەبرد کەمیشم بۆ نەدەکرا هەمیشە 2 کیلۆ 3 کیلۆ بۆ دەکڕی دەموو بابەتەوەی بخۆبانەوە وڵا کەمی هێناوە بابەشم کاشتێ کە دەشمایەوە هەر لەوێ دەمداوە بە پەرستارەکان و دەمبردە سەر مێزەکان زۆریشیان دەگوت ئەو کارانە مەکەن وابزانم ڕەمەزانیش بوو پێم وابێ ئەو کاتی دەیانگوت ئەو کارانە مەکەن دەموت نا هیچ شەشێک نییە من ئەوە بۆ سپەی ناڵمەوە چاکوە ئێوە بیخۆن بۆ ئێوە باشە هەموو ڕۆژ میوەی تازەت بۆ دەکڕی ئەو کاتی دەورانی تۆفەڕەنجی و جێلاسیش بوو دەچم تەماشای قونچکی میوەکەم دەکرد جێلاسەکەی کە گەڕاژ بوو بەیان نەم دەبردەوە هەر یەکەم جار کە تەماشام کرد میوە فرۆشەکە گوتی بۆچی ئاوا تەماشای دەکەی گوتم ئەگە ڕاژ بوو معنای وای دوێنێ من میوەی دوێنێ بە نەخۆشەکەم ناتم زۆری پێخۆش بوو گوتیەوە یەک لە پیاوان کە ئەوەندە دەخەمی هاوسەرەکەی بێت هێوە بکە بەڵام ئەگەر وات بۆ بکەم گراند بۆ دەکەوێت کیلۆی بە 8,000 تمەنی دەیدا و کاتی وا بزانم جێلاس گوتم بەسەنی بۆ دێنی ڕاستەخۆ لە نێو باغیەوە بۆ می تەلەفۆن بۆ بکەی من بیێمەوە گوتی وەڵا بە 12,000 تمەنی
وتم بيهنا يعني بۆ پێڕاگەیشتن من بەڕاستی تعریف لە خۆم ناکەم زۆرێک لە هاوڕێیان لە خۆشەویستان ئاگادارن من پێڕاگەیشتوم بەڵام تەنیا تاوانێک کە من هەستی پێ دەکەم ئەوەیە کە دەڵم خۆزگە بەجێم نەهێشت بووە هەرچەند بۆ خۆی دەزانین لەبەر چی بەجێم هێشتووە خۆی ئاگاداری ئەوەی هەیە پێویست ناکە بۆ هەموو دەوروبەرڕۆنی کەم وەداخوا لەبەر چی بووە باسی شتێکیش نەکەین ئەندێک شتی خۆشمان بەڕازژیانی توش پارێزین وەلی ئەتو زۆرت خزمەت پێکردووە تو باسی دەکەی دەڵی دکتۆرەکەش تەنانەت بیست بوویەوە لەو میوە فرۆشەی کە گویا پیاوێکی کورد لەو نەخۆشخانەیە ئەم ڕۆژ دێ میوەی ڕاستەوە خۆی تازەی کە لە باغی ڕاتێ داوای دەکاو ئەوانە دکتۆر بێشت پێی وتمەوە باشە نەخۆشیەکی ئەوە قڕز نەخۆشیەوە مەترسیدارە تو پێشیان کوتبووی کە چارەسەری نییە ئەتو بۆ چۆن بووە هێندەوە دوی دەکەوتی ینی پێدوا بۆ خەڵکو و دەوروبەر لۆمەت دەکەن یان چ بۆ هێنداوە دوی دەکەوتی هەر بەرها دکتۆرەکان جوابیان کردبووی لە قۆناغێکداوا بزانم وایە سەرەتانی سینگ بوو پێم خۆشە باسی وەش بکەین وەڵاهی ئەو مۆزوعی دکتۆر کە دیوانەکەی دی پەروەندەکەی دی کە بۆمان برد پێشتر کە چمان کرد بۆ ڕزایەوە بۆ ئەوەی سەردەشتەوەوانە کە پێشتر عملیاتی دڵی بۆ کرابوو دڵیشی خەریک و لە ئەودا سەفە بێت لە ڕزایە بۆمان کرد ئەو پەروەندەی دی و ئەو شتانەی بینی گوتی من بە هیچ شێوەیەک عملیاتی ناکەم 23 ساڵ وا بزانم یەکێک لە خۆشەویستانی خۆمان نزیکترین خزم و خۆشەویستترین کەسم لەگەڵم بوو ڕەفیقی دکتۆرەکەیە کە ئێستاش نمیشە لە دڵمدا پێی گوتی بە هیچ شێوەیەکەوە چاک نابێتەوە و گومانم نییە دوای 23 ساڵ من بەو نەخۆشی ئێوە مەقەستەکەم خەتادا من نایڵم مەقەستی من خەتا بدە و عملیشی ناکەم تمای دکتۆرگە نەخۆشەکەم ببینی و ئەگە بزانی من چیم هەیە لێیکەی و ئەوەی کە ئەو کارەشم کرد و من جۆ نادەمە قسەی ئەولا زۆر بۆ خەڵکیشم ژیان نەکردووە بۆ خەڵکی ژیان ناکەم بەڕاستی بۆ خۆم ژیان دەکەم ڕێزشم هەیە بۆ هەموو دەوروبەر وەلی ژیانێکیش ناکەم بۆ دەوروبەر زیانی هەبێت هیچ کاتێک یا لەتمە لە ژیانی دەوروبەردا زافێک لە کەسێک نیشاندم منەوە جۆرە ژیانش ناکەم و من فقط لەبەر خۆشەویستی بوو کە هەوڵمدا دەبێ حتمما ئەگەر 2 سانیەش زیاتر بژیت حازرم کولێی خۆم بۆ بفرۆشم هەرچەند احتیباری ئەوم هەبوو کە بڵم لە 10 ڕۆژدا لەوانەیە زیاتر لە ملیاردێکیش کۆ بکەمەوە لە شاری سەردەشت ئەوەندەم لە خۆڕادی ئەوەندەم احتیبار هەبوو ئێستاش کەسانێکن جویان لەو ڤیدیۆ بێتە چیان بکەیتەوە دەزان نەخوات چەندەم احتیبار هەبوو لە ناو خەڵکی شارەکەمدا نەکرد لە بەڕاستی مەهاباتیش لە پیران شاریش ینی وانێکم هەبوو یا هەتا لە تەورێز مەسەلەن هاوڕێم هەبوون ئەبەتە پێشدا ڕەفیق خاڵم و دوارەکەمیش هەبوونە بە هاوڕێ و خۆشەویست ئەوانی شەروە چەند جاریش پیشنهادیان پێ دەکەم لای ئەو خانووەکەشت بۆ دەفرۆشین بڵات تۆ نیگەران نەبی لەوەی کە بڵێ کەم دێنم پشتم گەرم بوو دکتۆرەکە ڕازی نەبوو چۆن ڕازی چت پێ کورد بە دکتۆرەکە پێم گوتووە نەخۆشەکە ببینە کە نەخۆشەکەت بینی ئەو کاتی دەتوانیوانێت کە نەخۆشەکەی بینی پێشەوەی کە بەشی بینێ گوتم ئای دکتۆر قەیچی خەتا ناداوان پێڵەن قەیچی بە فارسی مەقەسەد خەتا نادا بەڵام یەکشت پێڵم گوتی چی گوتم من لەگەڵ خوام قسە کردووە ئەوەندە دڵم پاکە لەگەڵ خوای خۆم ئەو دەڵێت بیکە نازدار بۆ دێڵمەوە تۆ بۆم بکە دکتۆرەکە باوەش پێدا کردم فرمێشی کراسێکی کسپی ئاوام لەبەر بوو فرمێشکی بەسەر کراسەکەم لە هەڵوەرانە کە باوەش پێدا کردم گوتی قوربانی ئەو غیرەتت بم و قوربانی ئەو هەستە خۆشەویستت بوو تۆ بەس خۆشەویستیتە بۆ ژنە کە ئەوەندە باوەڕت بەخۆیە کە لەگەڵ خوا قسەت کردووە دەزانم دەڵێ چی ئەوە نییە کە لەگەڵ خوا قسە بکەی بەڵام لێت حاڵی هەم تێگەیشت بۆ لە ئاسڵ کابرا تێگەیشت و دکتۆر تێگەیشت بوو هات کە نەخۆشەکەشی بینی و چاوی لێ کرد و ئەویش لەخوا بە زیادە بە غیرەت بوو هەر خۆشێک گوتی دکتۆر دەتوانم لیباسەکانیش دابنێم و
برینەکەم پێ نیشان بدەم وتیانی تۆ توانی قسەش بکەیت وتی بۆ ئای دکتۆر وتی ئەو سەعابیە و پەروەندەی دەبێت زیندوو نەبێت بەڵام تۆ ماشەڵڵا زۆر زیرەکی و زۆر ئازایی و زۆر بەغیرەتی من حەمەلیشت دەکەم و چاکیش دەبیەوە بەڵام فقط خۆشەویستی ئەو کابرای چاکت دەکاتەوە ئەو کابرا زۆری تۆ خۆش دێت وتی ئای دکتۆر هەر تعریف لە پیاوە مەکە بە پێکەینەوە خێزانم وتی ئای دکتۆر تعریف پیاوە مەکە من زۆرم خۆش دەوێت ئاوای گوت ئەرە وەڵا جا دکتۆر بەڕاستی کاتنی دەرێژ گوتی ئیسماعیل من بۆت حەمەل دەکەم بەڵام خۆی کوژێ دەکەن وی نەگوت لە دەرەوە وتی خۆی کوژێ 2 مانگ ژیان دەکات ئەگەر خوش معجزەت بۆ بکات 6 مانگ ژیان دەکات وتم خەولت پێدەمای دکتۆر تا 5 ساڵ من دەتوانم خەولت پێ بدەم بۆ دەستخۆشیکردن لە بەڕێزت لەگەڵ خێزام دێمەوە ئەوی مارستانی من دەستخۆشیت لێ یەکەم بە هەنجوینی خۆڵاتی سەردەشتێ بە مێوەژ و گوێزی سەردەشتە بە تێڕەش سەردەشت دێمەوە لای هەدیەت بۆ دێنم بە خۆشحاڵیەوە هەرە شەش ڕوویدا ماوەیەکی باشی ژیا و هەرچەند بە نەخۆشی ژیا بەڵام باوەڕ کە بۆ من هەر ئەو ڕۆژە بوو هەر ئەو دەستگیرانە بوو کە یەکەم ڕۆژ دەستی لە ناو دەستی نام گوتم دەم هەوێ پێشنیارێک پێ بکەم گوتی فەرموو گوتم دەم هەیە پێشنیار پێ بکەم کە بێکەوە هاوژین بین و ببیە هاوبەشی ژیانم دەستی ناو دەستی نام گوتی ئیسماعیل باوەڕ کە ئەوە لە دڵی من دابوو دەمهەویست خۆم پێشنیارت پێ بکەم مێر منداڵ بووین هەردووکمان تازە پێدەگەیشتین ئەوەندەم پێ خۆش بوو کە گوتی من دەمەویست پێشنیارت پێ بکەم مەبەستی ئەو بکە من لە قیسی ئەو نەچم ئەمیش دەمەویست زوو ئەو کارە بکەم کە لە قیسم نەچێت لەوەی کچاوە باسی شتێکی زۆر خۆش کرد پێم خۆش ئێستا بگەڕێنەوە سەرەوە باسی بەس بۆی کە هەر باسی هەر زۆر ناڕەحەت نەکەم بۆ خۆشم پێم خۆش نییە ئەوەندە ئازێت بکەم وەلی شتێکت باس کرد جاری کە قسەمان دەکرد کوتت ئاگامان لە وجود و دڵی یەک هەبوو کە تو لە ئاڵمانیا بۆ یەکژ لە قەڵات زێ بوو یعنی بەردەوام تەلێفۆن بۆ یەک دەکرد باسی تەلێفۆن دەکرد کوتە زەنگی بۆ لەدام مەسەلەن دەیکوت زەنگی بۆ لەدە پێم خۆشە ئەگەر لە بیر ماون باس چمان دەکرێت ڕۆژێوانم بۆ بژێڕەوە مجارێ یعنی لەوێ ڕاهەستی توی دەناسی یا تۆ هەستیویت دەرک دەکرد بەڵێ وەڵا ینی ئەگەر ئەو سیگناڵانە کە ینی دەهاتن بۆ تو لە تۆڕایا دەچون بۆوی بەڵێ وەڵا زۆر جار هەبووە ینی بە شێوەیەک من ینی ئاگادارم کە مەسەن ئەو دەیەوێت چ بکات یا زۆر جار ئەو دەیگوت ئەرێ فڵان کارت کرد دەمو دەرێ وەڵام بۆوە دەڵێ وەڵای دەمێری کە هەستم پێ دەکرد دەموت لەوانەیە ئەو کارەی بکات مەسەلەن هەتا بۆ نەمونە چۆن بوو وابزانم وانێکم ساز دەکرد قۆرمە سەبزیم ساز دەکرد پەیوەندی پێوەگرتم پەیوەندی کە پێوەگرتم وتم ئێستا دەمەویست پەیوەندی پێوە بگرم گوتی ڕاستەوان پێ لەم بۆچم پەیوەندی پێوەگرت وتم بۆچی گوتی هەستم پێ دەکرد تۆ خەریکی قۆرمە سەبزی و نەت دەزانی داخوا دەپا سەبزەکەی دەبێت شتی تێ بکەی یا هەر ئاوا لێگەڵی سووری کەیتەوە لەبیرت چۆ بووە وتم دەیقەنەوە گوتم چۆن ئەست پێ گوتی هەر لە خۆ گوتم پێم چون هەبەتە دووسە ڕۆژ پێشتر پێم گوتم دەچمانەی دەکەم گۆشتی بەرخی دێنم قورمە سەبزێکی خۆش ساز دەکەم جاویش لەسەر وانەکە بوو کە بەڵام من ئەو ڕۆژە قورمە سەبزەکە نەشم گوت بوو فڵان ڕۆژ فەقەت گوتم چەند ڕۆژ دووسە ڕۆژ کە لەوانەیە و کارە بکەم هیچیان لە قورمە سەبزیە هەتا جارێکی کوتت ڕۆژێکی زەنگیردا بوو کوتبووی ماندووی نازان خۆت ماندوو کردووە چی پێ هەستم پێکردووە ماندووی بەڵێ وەڵا ئەوە شە بوو کە لەسەر کارە زۆر ماندووم زۆر وانێک بووم و پەیوەندی دەگەر زۆر جار پەیوەندی دەگرت تۆ ئەوەت کردەوە سندێک وتی ئیسماعیل ماندووی تمەرە وەڵا چۆن دەزانی وتی وەڵایی لەخۆ هەستێکم هەبوو کە ماندووی جاچی بکەم بە پێکەینەوە گوتی جاچی بکەم سمای خۆ لێوەش نیم دەست و پێیان بۆ بشێلم وەڵای وتم خوا لەکات تۆ باش دەبێ من قەی ناکە دەست و پێشم بۆ نەشێلی ئەرێ وەڵا پەیوەندی مامان هەبوو زۆر جار مەسەلەن بۆ زۆر شتان نەکرد بۆ جۆشتە بۆ زۆر شتان سندێک بووی وەڵا ئەتۆ خەریکی ئەوە یا تۆ ئەوەت کردووە
ئەو شتانە ئێستاژ وا هەیە کە ئەوە 3 ساڵە فۆتی کردووە، وا هەیە کە جار قسەی لەگەڵ بکەی یان لەگەڵی بدوێی کە تەنیایی و خەڵەتی خۆتدا؟ نازانم بڵم بەداخەوە یا بڵم بە خوشحاڵیەوە زۆر جار هەیە. ئێستاش تەلەفۆنەکە هەڵدەگرم، جاری وادەم هەیە بڵێم نازا دەڕۆمە فڵان شوێنی، یا جاری وادەم هەیە بڵێم ئەرێ چت پێ خۆشەزم بازاڕی بۆ دێنم، ئاین کە تەلەفۆنەکە هەڵدەگرم یا جاری واد ئاوەڵدەمەوە دەمەوێت قسە بکەم دەبینم خۆ لە کنم نییە، یعنی وا هەست پێ دەکەم لە پشت سەرما، بەڵام کە ئاوەڵدەمەوە لە پشت سەرم نییە دیوی بۆ خۆ دادەکەم بێهێز بم هیچ لە دەورەم نییە. و زۆر جاریشە تەلەفۆن هەڵدەگرم با تەلەفۆنی چ بۆ بکەم، ئێستاش زۆر جارێت تەلەفۆن هەڵدەگرم با تەلەفۆنی چ بۆ بکەم داخوا چی لە خواردنەکەی کەم، تەلەفۆنەکە هەڵدەگرم ئەی خوایە خۆ منداڵەکانەوە لێرن، من هۆشم لەکوێیە نازدا لەکوێ من لەکوێ، یعنی ئێستاش من هەڵدەگەڵ ڕۆی ئەو ژنە ژیان دەکەم، ئێستاش هەڵدەگەڵ ڕۆئیوی ژیان دەکەم، دیارە جەستەکەی لێرە نییە بەڵام ڕۆئیوی هەر لای منە و هەر دەشمێنێتەوە. باوەڕت کردووە بەسەر نزدان بۆی کە ئێمە لە غوربەت باوەڕ ناکەین کە کەسێک دەمرێ، ئەتوو باوەڕت کردووە ینی بەخۆت قوبوڵ لاندووە کە مردووە بەجێهێشتوین یا هەر ئەتوش نازانم وەکە منیان نام مەسەلەن هەندێک کەسم مردووە هەر پێم خۆشە بچمەوە کەسەش بێتە پێشوازم یا بچمەوە بیبینم بچمەوە میوانی بم. هەرکە ئێستاش باوەڕم نەکردووە و تا ماوەیەکیش چوو بوو دەموت خوایە قبوڵی وەربگرم و بتوانم سەفەرێکی بکەم، من بچمەوە بە نیوە شەویش بێچم قەبرەکەی دەکۆڵمەوە، من متمەینم ئەگەر قەبرەکەشی بکۆڵمەوە متمەینم دەستم و دەستی کرد ئەو زیندووە بێتەوە، ئەوەندەم ئیمان بە عشقی خۆم و ئەو ژنە هەیە، ئەوەندەم ئیمان پێ هەیە تێگەی، هەنی خۆشەویستیەکە جوورێک بوو ناڵم باوەڕ دەکەی بەیانیان کە چ ئەو زوو هەستا بەیە یا ئەمە زوو هەستا هەر کامێکمان زوو هەستا بەیە بە ماچ ئەوەی دیکەی هەڵدەستاند بەمانکردن نەبوو، بە ماچ یەکترمان هەڵدەستاند، یعنی هەر بەیانێک هەڵدەستاین لە ڕۆژی پێشتر زیاتر عاشقی یەکتر دەبووین. ئەوە هەر ئیوەی بووکەوە دوو پێش ئەوەی کە زەمانیش بکەن هەر عاشقی یەک بوونە یان ئەو عیشقە دوای مەسەلەن ژن و مێردایەتیش هەر گەشەی کرد ینی هەر زیاد بوو یان ئی هەڵس و کەوت و مەسەلەن کەسایەتیتان بوو زیاد بوو یا هەر ئەوە بوو کە ئەو عیشقە بوو کە پێشتر ما هەبوو؟ من هەتا پێش زیاد دەبێ ئەوان پێم خۆش ئەوەندە بڵام نازانم چۆن قسەکان بگەێنم عیشق زیاد دەبێ یا عیشق وا هەیە دوایە دروست بێ؟ من لە تەجروبەی خۆمت باز دەکەم چون من ناوەندەم حلم هەیە ناوەندەشم کتێب خوێندنەوە کە لەو شتەوە شارزان، بەڵام تەجروبەی خۆمت پێڵم ببوورە تێدڕا دەبینم کە بەڕاستی قسەکان بڵێ ینی بەبێ پەردە، بۆیە هەرچی فکر دەکەی کە خەڵکیش باوەڕی ناکە وەلی ئەتۆ دەدڵی خۆتدایە پێم خۆشە بێڵێ زۆر گرنگ نییە چێ باوەڕمان پێ دەکەنە من تەجروبەی ژیانی خۆم و هەڵستانی عشقی خۆم لە ژیاندا دەمەیە بۆ بەڕست و بینەرانی بەڕست باس بکەم. ئەمن پێشەوەی کە هاوسەرگیری کەم هاوڕێیەکم هەبوو جۆرێک لەگەڵ هاوسەرەکەی جارێوا لێی قەڵز دەبوو جارێوا بە توندی قسە لەگەڵ دەکردم کوڕە ناشکوریە و کارەمەکە پەشیمان دەبیەوە لەوت کۆڕا تاکەنجە عشق و خۆشەویستی کاکەەوە ساڵێک تێپەڵ بوو لەسەر خۆشەویست لەسەر هاوسەرگیریمان جا گوتم ساڵێک تێپەڵ بوو ینی کەس دەبێتەوە عشق کوڕە گوتی ئەو تام و چێژەی ئەوەڵی نامێنی دەستگیرانەتیە ینی پێم سەیر بوو بەڕاستی تەعجب نەکرد هەتا بخۆم دەموت دەموتە شتێکی ئاوا بێ من هاوسەرگیری نەکەم باشترە کە دوایە هاوسەرگیریم کرد بە قسەی ئەو نەکرد و هاوسەرگیریشم کرد و ئەو وەختی خێزانم کە ئەو کوڕە بووی بازەکردم و خێزانم هەر دەستگیرانم بوو وەکو شتێک خۆشەویست بوو هەر خۆشەویستم بوو وعد و بڕیارەکەی بەیەکترماندا بوو هەرەوە بوو، بەڵام ئێمە کە هاوسەرگیریمان کرد باوەڕ کە ڕۆژ لە دوای ڕۆژ
چۆن وەستایەک چین بۆ چین دیواری دێنیتە سەرێ ڕۆژ لە دوای ڕۆژ ئێمە چین بۆ چین خشت لە دیواری خۆشەویستیمان زیاد دەبوو بەرزتر دەکرد ڕۆژ لە ڕۆژ بەرزتر بوو یعنی نەبوو ئێمە ڕۆژێکی بڵێم لەتکە خشتێک لە دیواری خۆشەویستیمان کەم بێتەوە من نەمدی بەڕاستی خۆشەویستەکەشم نەیدی ئەگە بیدی بە ئەوەندە ڕوو ڕاست بوو لەگەڵم دەیگوت یعنی هیچ ئەوەی نەبوو دەیگوت وە دەشی زانی من تەعاملی هەموو شتێک دەکەم وە دەشی زانی کە من باوەڕی پێ دەکەم باوەڕمان زۆر بێکتر هەبوو زۆر کەسیش چوو بوون لای قسەیان کردبوو ئەوە ئسمایل وا کردووە ئەوە ئسمایل وا چۆوانە بەڵام بە خۆشحاڵیەوە باوەڕی بە کەس نەکردبوو کردبووە ئەو جۆرەی کە من عشقی خۆم دەناسم ئێوە نایناسم پێویست ناکە خەڵک بەڕاستی زۆر قسە دێنێت بە تایبەت کەسێک بە نێوی هاوڕێی خۆم ینی هاوڕێم بوو ئەو کاتی هاوڕێم بوو کە من هاتمە دەرێ ماوەیەک چەند ڕۆژێکان تا خێزانیشم ئاگادار نەبوو من لە شوێم منداڵەکانیشم ئاگادار نەبوون بەس چەند ڕۆژێکان باقی دیکە خێزانم هەمیشە لەگەڵ ئاگادار بوو لە تەماسدا بوون و بۆ خۆی دەیزانی من بۆچی لێمە دەرێ و هۆکاری هاتنەدەرەکەم ئەو دەیزانی بەڵام ئەوەی کە هێندێک لە دۆست و هاوڕیان بە حیساب وەکو توڵسۆس بوون لای خێزانم کە یەکێک لە ئەو کەسانی کە زۆری من خۆش دەویست و زۆر ڕێزی بۆ مندانە زۆر بە جۆرێک چوە پێشێ گوت وەڵڵاهی براژن زۆر پێ ناخۆشە ینی بەڕاستی من ئاوام دەکات ئیسماعیل ڕانەیەدی خەڵک حسابێکی کەی لەسەر دەکرد و پیاوێکی دیکە بوو ئێستا ئەو کارێک کردووە بەڕاستی شەرمە بۆ پیاوەی بۆ دەبێ ئەو کارێک کرد بێ لەبەرچی دەگوت دەمیش ناوی کابرانیانم بەڵام خۆیگە گوێ لێبێتەوە خۆی دەناسێتەوە قسەی خۆی دەناسێتەوە ئەوێش گوتمە چی کردووە کاک فڵان کەس برای بەڕێزم چێڵەژنی هەڵگرتووە جوورێکی پێگوت نازانم بیڵم یان نێڵم هەر نێوی مهێنە هەر قسەیانم خێزانم دەیگوت گوتم ئەی براژنە فڵان کەس لە ماڵەیە گوتی هەروەڵا لە ماڵێ تێی باشە خۆشنەکەی تۆی زۆر پێ جوان بوو زۆریش پێشنێکی بەڕێز بوو ئەگە ژنی هەڵگرت بایە بێگومان ژنەکەی تۆی هەڵدەگرت وەڵا گوتی هەر ئاوایی کرد گوتی براژن دەست و چاوت خۆش بە بەش حەوت پشتانم دەبێت ماڵ داواتم لەخوا حافیز بێت تم سەرچاوم کاچی بەڕێزم بەخوای هاوڕێکی باش ئیسماعیلی زۆر جوانە خۆشە ئەو قسەیە باش یان خراپ جوان یان ناهەچی بێ قسەی دڵی یەک ئینسانیەوە بە قسەی دڵی خۆشی پێکت وەزت چەندەشی لە تۆ ڕادیوە مەسەلەن بەڵێ کەسێک کاگای لە من نییە کەسێک نەیزانیەوە من چیم کردووە بۆچی دەچی لە خۆڕاستە من قسە دەکات یا لەسەرێکی کە قسە دەکات وەختێک ئاگات لە جەریانەکە نییە لە خۆڕا نابێت قسە بکەیەوە نابێت نێوانی دوو ژن و پیاوانی شتێک دێ تازە پچی ئەوەندەی زن بەخۆت بدەی پچی ئەو قسەی ڕاستەوە خۆ بەژنەکەی بڵێ یعنی داسردا مۆزوعەکە وەکو دوو زمانی و ئەوە دێتە بەرچاو ئەتو بچی شتێکی وازا بەداخەوە لەلای ما تو کەسێک کە وە دەست دەکەی هەر شارەکەی خۆت بەجێ دێڵی کۆمەڵێک شایع ئەو شتت بە دوو دەکەوێت بەڵێ زۆریش لە هاوڕێیان هەبوون کە ئەو شتانیان بیست بۆ لە هەر جێکی باسم کرابوو لە ڕۆیاندا ڕاوەستا بوون گوتبیان هیچ وەختێک ئەو کابرا لەو پیاوانە نییە و ناژبێت باوەڕمان نییە زۆرێک لە خۆشەویستان لە ڕووی ئەو کەساندا ڕاوەستا بوونەوە و خێزانم بە تایبەت منی لە ناسی و عشقی خۆی ناسی بوو پێویست ناکە کەسێک بێ دەخال لە عشقم